من خەڵک بە ئۆکسجین مردووە. من هاوڵاتیان ئاگادارەکەمەوە بەهۆی نەبوونی ئۆکسجینەوە خەڵک کۆچی دواییەکە، بەهۆی نەبوونی قەرەوێڵەوە خەڵک کۆچی دواییەکە، بەهۆی نەبوونی ئامێری پزیشکیەوە خەڵک کۆچی دواییەکە، بەهۆی نەبوونی پزیشک و کارمەندی تەندروستیەوە خەڵک کۆچی دواییەکە، بەهۆی نەبوونی دەرمان و پێداویستی پزیشکیەوە خەڵک کۆچی دواییەکە. ئەگەر خەڵک خۆی نەپارێزێ و ئەگەر ژمارەکە بەم شێوەیە ڕوو لە زیاد بوون بێ، لەبەرەوە نەک ئۆکسجین هەموو شتەکانی کە نەقسیانە بێت و خەڵک فریان ناکەوێت بەهۆی نەبوونی، ینی کەس نابێت نەخۆش ببینێ. ئەوەندە ژمارەکە زۆرە بێ و توانای ئێمەش توانایەکی دیاریکراوە. ئێمە لە بابەتی ئەوەی ئەمڕۆکە جەنابەت باسیەکەی ئێمە کەم و کورتیمان نەبووە، بەڵام کەم تەرخەمیمان نەبووە. تۆ خۆ دەزانی نەخۆشخانەیەک تەنها بۆ 7 نەخۆشی چاودێری وتکراوە، من 30 نەخۆشی تێیەکەم 15 ڕۆژ بە بەردەوامی ئۆکسجین بەکارێن، بە ئەکیدی خەلەلەکەوێتە سیستەمەکەەوە، بە ئەکیدی کێشە دروزە بێ، بەڵام ئەم کێشەیە لە کەم تەرخەمیەوە نەبووە، لە لۆدەوە دروست بووە و ئەو نەخۆشانەش بەڕاستی بارودۆخی تەندروستی خۆیان ناجێگیر بۆ بەداخەوە. ئێمە زۆرمان پێ ناخۆشە و باوەڕ دەبێت لە خزم و کەسوکارەکەی خۆیان زیاتر، یعنی ئێمە دڵتەنگ بووین بە کۆچی دواییان، ئەوە ناکاتەوەی کە ئێمە کەم تەرخەم بووین، بەڵام ئێمە لێتان ناشارمەوە لە ئێستش و لە داهاتووشە کەم و کورتیمانە بێت بەهۆی لۆدەوە و بەرگە ناگرین و ئەوەژە بێتەوە کاریەوەی کە لەوەچێ خەڵک تۆزە خێراتر بمرێت. طبعاً تۆ خۆ دەزانی ینی نەخۆشێک کە گەشتە سەر ئەوەی کە بە ئۆکسجینی فولەوە شتێکی پێوتری SpO2 SpO2ەکەی 25 بێ، هەموو پزیشکێک گەزانێت کە ئەم نەخۆشە جارێکە ناگەڕێتەوە ئەگەر هەچی ئۆکسجینی دنیاشە بۆی بێنە. یعنی ئێمە هیوادارین خەڵک نەگاتەوە خۆناغی پێویستی بەوە بێ، کە پێویستی بەوە بوو بەڕاستی ئەستەمە ڕزگاری بێ لەو نەخۆشیە.